بەیانیتان باش ڕۆژێکی باش بۆیەوە خوازم هاوکات لەگەڵ دەستپێکردنی وەرزی پاییز لەگەڵەوەشدا ئەم وەرزە یاخود بڵێن ئەم ساتەوەختە دیاریە کرێ بە هۆشیارکردنەوەی خانمان لە مەترسیەکانی شێرپەنجە هەر بۆیە کۆڕبەندی بەیەکەوە بۆ پشکنینی پێشوەختە لە هەولێر بەڕێوەچێ کە مانگی تشرینی یەکەم وەک مانگی گیانی هۆشیاری شێرپەنجەی مەمک دیاری کراوە لە جیهاندا کە ڕێکخراوی تەندروستی گیانی دیاری کردووە ئەوە لەم مانگەشدا هەوڵ بۆ هوشیارکردنەوەی ئافرەتان لەو نەخۆشیە ئادرێت زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتی و نیشتیمانیەکان هەوڵێن کە ئاستی هۆشیاری ئافرەتان و بێگومان لەگەڵ یا پیاوانیش کە لەم بواردا بەرز بکەنەوە و هەر بۆ ئەم مانگەش زۆربەی کاتەکان شریتی پەمەیی وەک هێمایەک نێودەوڵەتیە کە بۆ هۆشیاری شێرپەنجەی مەمکە بەکاردەهێنرێت و ئەکرێتە لۆگویەک بۆ ئەوەی کە مرۆڤایەتی بەگشتی هۆشیاری هەبێت لەسەر ئەو نەخۆشیە. ئەمڕۆ پرۆگرامەکەم تایبەتەکەم بە هۆشیاری لەسەر شێرپەنجە بێگومان کەسانی شارەزامانە بێت و هەر لەسەر ئەو کۆنفرانسە گەورەیەش ئێمە زانیاری زیاتر بە ئێوایین باسیەکەین چۆن خانمانە بێ خۆیان پارێزن ئامارەکان ئێستا لە جیهانا گەیشتۆتە چه ئاستێک بەڵام پێشەوەی دەستکەین بە تەوەرەکەمان با باسێکی شوێنێکی مێژووی و کللتوریتان بۆ بکەم ئەویش ئەربیل ئولایە کە یەکەم بۆنترین قوتابخانەیە لە شاری هەولێر ئەم قوتابخانەیەکەوێتە ناو سەنتەری شار و مێژوەکەی بۆ 102 ساڵ لەمەوە بەرەگەڕێتەوە کە ئێستش بۆتە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەیی هەولێر بەشێکیش لە کەلوپەل و دەستنووس و بەڵگەنامەی قوتابیان مامۆستایان ئەو کەسانێک کە لەو قوتابخانەیە بوون بەشداریان کردووە کارەمەند یاخود بڵین فەرمانبەری پەروەردە بوون لە هەڵگیراوە و نمایشیش کراوە کە بۆ 102 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە مێژووی ئەو قوتابخانەیەوە زۆربەی ئەو ئەرشیفانەی کە لەوێ هەیە هەر بۆیە ڕۆژانە هاوڵاتیان و گەشتیارانیش سەردانیەکەن بۆ بینینی ئەو ئەرشیف و ئەو سەرەت و سامانە نەتەوەیە. چالاکی یادی 102 ساڵی دامەزراندنی کۆنترین قوتابخانەی شاری هەولێرە. محەممەد فەتحی ناوێکی دیار و کۆنی قوتابی قوتابخانەی ئەربیل ئولایە کە دواتر لە هەمان قوتابخانەدا دەبێت بە مامۆستا. بەشداریکردنی لەو یادە و هاتنەوەی بۆ ئەربیل ئولا ئەوی بۆ یادەوەریەکانی ساڵی 50کان گەڕاندۆتەوە و باسی گرنگیدان بە خۆشنووسی ئەو کات دەکات. ئەو گرنگجیە بە خەتخۆشی نادێتن بە تایبەتی مامۆستایانی ئێستا زۆر گرنگ نادەن بۆی ئەمش دەیگەڕێنەوە ئەوەی بەڕاستی بۆ سەر مەنهەجەکان بە تایبەتی مەنهەجەکانی پێشترێ برێن پۆل و 1 2 3 و 1 و ئەوانە هەمووی لەو نەوەی بوو لەو زۆرەی بووکەوە مامۆستا وازبی دەداینێ کەما جارێک و دوو چەند جار دەمانووسەوە ئێستا ئەوە نمایە کە نمایە تەبان معنەوەی ئەو قوتابیە تەمرین ناکە دەستی لێڕانایەتن فێرە خەتخۆشی نابێت. قوتابخانەی ئەربیل ئولا کۆنترین قوتابخانەی هەولێرە لە ساڵی 1920 دروست کراوە. ئێستام قوتابخانەیە کراوەتە مۆزەخانە و ئەرشیفی 100 ساڵی قوتابخانەکەی تیادا نمایش کراوە. لە سەرەتای دێمیسیەکانی سەدەی ڕابردوو چرای زانست لە شاری هەولێر لەم قوتابخانەیەدا هەڵکرا. ئەو کات کچان و کوڕانی کورد و پێکهاتە جیاوازەکانی باشووری کوردستان بۆ ئومێدێکی گەورەوە ڕوویان لە پۆلەکان کردو. زەنگی یەکەم وانە لێدرا کە خوێندنەوە و نووسینی زۆربەی خەڵکی هەولێر بۆ ئەو قوتابخانەیە دەگەڕێتەوە. هۆبە بە هۆبەی مۆزەخانە کە 13 پۆلە و دوو نهۆمە با بڵێن ئەو باڵەخانەیە هەر هەمووی ئێستا تژیە هەر هەمووی ئێستا پڕ بۆ لە کەلوپەلی مامۆستا و قوتابیان دەتوانم بڵێم خەریکە شوێنمان نەوێنێ بۆیە خۆشحاڵین کە توانیومانە مێژووی پەروەردەی شاری هەولێر لەم باڵەخانەیە بە ئەمانەتەوە بپارێزین. قوتابخانەی یەکەمی هەولێر یاخود مەدرسەت ئەربیل ئولا تەنیا قوتابخانەیەک نەبووە کە لەگەڵ خۆیدا دەستپێکێکی پرۆسەی پەروەردە و فێرکردنی خستبێتە سەر پێ بەڵکو ناوەندێکیش بووە بۆ پێگەیاندنی نەوەیەکی ڕۆشنبیر و خوێندەوار کە دواتر هەندێکیان هەر لەم قوتابخانەیە یاخود لە قوتابخانەکانی دواتردا بوونەتە مامۆستا. شەیمە بایس کوردستان 24 هەولێر.
لە بابەتی ئەدەب و هونەر ئامێنینەوە باسی گەلەری هونەری زانکۆی جیهانتان بۆ کەم کەماوەیەک پێشەستا باسمان کرد کە ئەو گەلێریە هونەریە لە ناو زانکۆی جیهان کراوەتەوە. ئێستا لە ناو ئەم گەلەریەدا پێشانگایەکی هونەری بۆ 3 هونەرمەندی ناوداری عێراقی ئەکرێتەوە کە پێشانگاکە بۆ ئەمدا هونەرمەندی عێراقیەت تا 10 ڕۆژ بەردەوامە بێت. هەڵبەتەوەش بە ئامانجی نزیکردنەوەی هونەرمەندانە بەیەکەوە وا پیشاندانی ئازار و ناڕەحەتیەکانی تاکی عێراقی جا کورد بێ تورکمان بێ عەرەب بێ هەر یەکێکیان بێ دوجار هونەری پەیکەرتاشی هەمویان کۆ کاتەوە توانن لەو ڕێگەیەوە ئازارەکانیان نیشان بن. بەغدا لە هەولێرە پەیامی بەشێک لە هونەرمەندانی پەیکەرتاشی بەغدایە لە کردنەوەی پێشانگایەکی تایبەتی پەیکەرتاشی کە هەموو پەیکەرەکانی برۆنزن و ساڵانێکە لەو بوارە نمونەی باڵای هونەرین. ڕەزا فەرحان هونەرمەندی پەیکەرتاشی عێراق ساڵانێکی زۆرە لەم بوارە کار دەکات. بۆم باز دەکات کە چەندە گرنگە پەیوەندی هونەری لە نێوان هونەرمەنداندا هەبێت و دەڵێت ئەمە پەیامێکە کە هێشتا لەم عێراقە پرسەرێشەیەدا هونەر بەردەوامە. هذا التواصل مهم. کردنەوەی پێشانگای لەم جۆرە گرنگە بۆ پێشخستنی ڕەوتی هونەر و بەتایبەت دەبێتە پاڵنەرێکی باش بۆ تێکەڵاوبوون و یەکناسینی هونەرمەندانی کورد و عەرەب. ئێمە دەمانەوێت ئەم پێشانگایە بەردامی پێ بدەین لە هەموو شارەکان ئەگەر دەرفەتمان بۆ بڕەخسێت. نەجم قەیسی یەکێکی ترە لەو پەیکەرتاشانەی بەشداری پێشانگاکەی کردووە. ئەو لە ڕێگەی پێکەرەکانیەوە باسی بارودۆخی تاکی عێراقی دەکات بە جۆرێک کە ماندووبوون و گرفتە کۆمەڵایەتی و سیاسەکان باڵی کێشاوە بەسەر دەرونی هەموو تاکێکی عێراقدا. هونەر پەیامە ئەو جا ئەرکی ئێمە هونەرمەندە ئەو پەیامە بگەێنین هەریەکە و بە جۆرێک. ئەم پەیکەرانە هەریەکەیان ئازارێک پیشان دەدەن. لەم بارودۆخی کە خەڵکی ئێمەی تێدایە لە عێراق ئامانجەکە بە ئارشیفکردنی مەینەتیەکانی خەڵکی خۆمانە. گەلەری زانکۆی جیهان بە ئامانجی تێکەڵکردنی هونەرە جیاوازەکان و ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ هونەرمەندانی عەرەب و کورد پێشانگایەکی دەڕۆژی لەناو گەلەری زانکۆکەیە کردەوە. هونەر دەواازەیەکی باشە بۆ ئەوەی کە پەیامەکان بە ڕوونتر و بە شێوەیەکی باشتر بگات و هونەرمەندانیش تاکە سەرچاوان بتوانن پەیامەکان دوور لە سیاست دوور لە هەر بابەتێکی تر بگەێنن. بۆیە ئەمڕۆ بەغدا لە هەولێرە. پێشانگەکە نزیکەی 40 وێنەی جیاوازی پەیکەری پێک دێت کە لە ئاستێکی هونەری باڵادان و هەریەکەیان پەیامێکی تایبەتی هەیە و بڕیارم پێشانگایە بگوازرێتەوە بۆ پارێزگاکانی سلێمانی و دهۆک و بەسرا و چەند شارێکی دیکە کە دەرفەتی هونەری تێدا هەبێت. ڕێنا سەعالی کوردستان 24 هەولێر. لە سەرەتای پرۆگرامەکە و ئاماژەم بە تەوەرەکە کرد کە لەسەر مانگی هۆشیارکردنەوەی شەرپەنجەی مەمکە ڕاستە بابەتێکی بڵی ناخۆشە لە بەرەوەی کە هەر کامێک بە تایبەت خانمان کەی بیستین تووشی ترسێک و دڵە ڕاوکەیەکە بین. بەڵام بووی ئەمەمان لا دروست نەبێ وی هەموو ترس نەمانگرێ کاتێککە باسیەکەین پێویستە کە ئێمەش ئاگادار بین وەک چۆن ئێستا پێشکەوتنە جیهانیەکان ئاگادارمانەکەنەوە لە پشکنینەکان تا بتوانین تەندروستیمان پارێزراو بکەین. هەڵبەت ئەمە تەنها بۆ خانمان نییە بۆ پیاوانیشە. با باسێکەوە بکەم کە مانگی تشرینی یەکەم واتە ئەم مانگە ئۆکتۆبەر وەک مانگی جیهانی هۆشیاری شەرپەنجەی مەمەک دیاری کراوە لە هەموو جیهانە و زۆربەی وڵاتانیش چەندین کار و چالاکیەکەن و لەم مانگەدا هەوڵێن بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتان لەو نەخۆشیە و زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتی و نیشتیمانیەکان هەوڵێن کە ئاستی هۆشیاری ئافرەتان بەگومان پیاوانیش لەم بوارەیە بەرزەکەنەوە و بە نیشاندانی یاخود بە دانانی شتیتی پەمەیی کە وەکو هێمایەکی نێودەوڵەتیە بۆ هۆشیاری شەرپەنجەی مەمەک ئەو هێمایە دیاری کراوە زیاتر چالاکیەکان چڕەکەنەوە و بۆ ئەوەیە کە هەموو جیهان هۆشیاریان هەبێت لەسەر ئەم نەخۆشیە لەسەر خۆپارێزی و لەسەر چارەسەریەکانیش. مانگی تشرینی یەکەم وەک مانگی جیهانی هۆشیاری شێرپەنجەی مەمک دیاری کراوە. لەو مانگەدا هەوڵ بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتان لەو نەخۆشیە دەدرێت.
ڕۆژێک لە ڕێکخراوە نێودەوڵەتی و نیشتمانیەکان هەڵدەدەن ئاستی هۆشیاری ئافرەتان و بێگومان پیاوانیش لەم بوارەدا بەرز بکەنەوە و شریتی پەمەیش وەکو هێمایەکی نێودەوڵەتیە بۆ هۆشیاری شێرپەنجەی مەمک. ئەگەر لە نیویۆرک و هەندێک شاری گەورەی ئەوروپادا بژیت دەبینیت کە گرنگێکی یەکجار زۆر بەم ڕۆژە دەدرێت و هەوڵ دەدرێت کە هۆشیاری پێویست لەسەر ئەم نەخۆشیە بڵاو بکرێتەوە. فرۆشکا و دوکانەکان و تەنانەت هەندێک بینێ بەناوبانگیش ڕەنگیان دەبێتە پەمەیی. شێرپەنجەی مەمک باوترین جۆری شێرپەنجەیە لە نێو ژناندا و ساڵانە کاریگەری لەسەر ژیانی 2,100,000 ئافرەت لە جیهاندا دەکات. هەروەها شێرپەنجەی مەمک دوو هەم هۆکاری مردنە لە نێو ژناندا. پسپۆڕانی نەشتەرگەری مەمک پێیان وایە کە لەگەڵ زیادبوونی تەمەنی ئافرەت ئەگەری توش بوون بە شێرپەنجەی مەمک زیاتر دەبێت بۆیە نابێت ژنانی بە ساڵاچوو خۆیان لەم یاسایە بەدەر بکەن. هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک بریتیە لە زۆربوونی کێشی لەش یاخود قەڵەوی، وەرزش نەکردن، جگەرەکێشان، بەکارهێنانی خواردنەوە کحولیەکان، خۆراکی خراپ و ناتەندروست، پیسبوونی کەشوهەوا، دواکەوتنی پرۆسەی هاوسەرگیری و منداڵبوون، شیر نەدان بە منداڵ. ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمک زیاتر دەکات لە ئافرەتاندا. نیشانەکانی توشبوون بە شێرپەنجەی مەمک بریتیە لە هەستکردن بە گرێ لە مەمک، خوێنبەربوون لە گۆی مەمک و ئازاری مەمک، گۆڕانکاری لە قەبارەیان شێوەی مەمکدا گرنگترین نیشانەکانی شێرپەنجەی مەمکن. گۆی مەمکەکان دەکێشرێنە ژوورەوە یان دەگەڕێتەوە دواوە لەگەڵ سووربوونەوە و دروستبوونی زیبکە لە دەرەوەی گۆی مەمکەکان، کشانی پێستی مەمک و برین و ئاوسانی مەمک، دروستبوونی دەمارە ڕوونەکان لەسەر مەمک و ئاوسانی قوڵ هەندێک لەو نیشانانن کە ڕوودەدەن لە شێرپەنجەی مەمکدا. ئێستا پرۆسەی چارەسەری شێرپەنجە لە وڵاتانی پێشکەوتوودا بەرەو بەرزبوونەوە دەچێت لە کاتێکدا لە هەندێک وڵاتی دیکە بەو شێوەیە نییە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی شێوازی چارەسەری نوێ و دەرمانی نوێ. پزیشکان هۆشداری دەدەنە ئافرەتان کە بە بەردەوامی سەردانی پزیشکی پسپۆر بکەن و سۆنۆگرافی ئەنجام بدەن، چونکە ئەگەر نەخۆش لە قۆناغی یەکەمی شێرپەنجەدا بچێتە لای پزیشک، تەنانەت لە زۆر حاڵەتدا پێویستی بە چارەسەری کیمیایی نابێت. هەمیشە یەکەم ڕێگا بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک پشکنینی مەمکە لەلایەن کەسەکە خۆیەوە. زۆر باشە پشکنینی مەمک ئەنجام بدرێت لە کۆتا ڕۆژی سووڕی مانگانە. پشکنینی مەمک لەلایەن پزیشکەوە بۆ ژنانی تەمەن 20 تاوەکو 40 ساڵ هەر 3 ساڵ جارێک دانراوە. لەو ژنانەش کە تەمەنیان لەسەروی 40 ساڵە زۆر گرینگە کە بە بەردەوام ساڵانە پشکنین ئەنجام بدەن. دێنا فەرێقی، کوردستان 24. ئەمڕۆ هەرێمی کوردستانیش هاوکات لەگەڵ چەندین وڵاتانی جیهان یادی ئەم یاخود بڵین ئەم مانگا کردێتەوە بە شڕکردنەوەی هەموو کار و چالاکیەکان و بە لایانی پەیوەندیدار بە لانی تەندروستی، بە لانی پەیوەندیدار بە شێرپەنجەی مەمک و هەموو پزیشکان ئەو کەسانێک کە ئەندامن لە ڕێکخراوەکان. بۆیە ئەمڕۆ چالاکیەک ئەنجامەدرێ کە بە ناوی کۆڕبەندی بەیەکەوە بۆ پشکنینی پێشوەختە لە هەولێر بەڕێوە چێ هەڵبەت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەتی تەندروستی هەولێر و هەروەها لەژێر چاودێری پارێزگاری هەولێردا هەمویان بەیەکەوە کۆڕبەندەکە بەڕێوە بن بۆی کە هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە لە ناو خانمان و هاوکاتیش لە ناو پیاواندا بۆی کە ئەم مانگە بتوانن هەمووان بەیەکەوە هۆشیاری زیاتر بە هاوڵاتیان بن، بە خانمان بدەن، بە هەر تاکێک بدەن کە بتوانێت پشکنینی پێشوەختە بکات. من لە ستۆدیۆ میوانداری کاربین کەرخی عومەرمان کردووە کە ئەندامی ڕێکخراوی تەندروستی ئاشتیە ئەوان هەستاون بە کۆڕبەندی پێکەوە بۆ پشکنینی پێشوەختە. خات و کاربین بەخێر بێ. پیرۆزبایی ئەم ڕۆژەت لێ بکەم کە ئێوە ئەتوانن دەستێکی کاراتان هەبێ یاخود کارێکی گەورە ئەنجام بن وەکو ڕێکخراوەکەتان بۆی کە هۆشیارێکی تەواو بڵاو بکەنەوە لە ناو کۆمەڵگەدا. جا پێم خۆشە باسێکی ڕێکخراوەکەتان بکەن سەرەتا و دواتریش کۆڕبەندەکە باس بکەن چۆن ڕێکتان خستووە. زۆر سوپاس بۆ ئەو میوانداری ئەوڕۆ خۆشحاڵ بووم لەگەڵتانم. ئێمە وەکو تەڵەبەی جامیعە بووین، چەند هاوڕێک بووین
بڕیارماندا کە ئەو ئەلمەی کە دەخینین و ئەو زانیارانەی کە هەمانە کە لە کاتی کۆلیج دەچوینە ناو خەڵک و هۆشیاریمان بڵاو دەکردەوە دەماندیت کە چەند بڵین نەقسێک هەیە لە هۆشیاری خەڵکی لە بۆ نەخۆشیەکان ینی بەڕاستی تەندروستیش لە ژیاندا گرنگترین شتەوەکو دەبینین ینی گرنگترین شتە تەندروستی لە ژیانی تاکەکاندا لێش ئەمە بڕیارماندا کە ئەو ئەلمۆزانیاری کە دەخینین بەترێن لە بۆ خۆمان نەبیتن ببەخشینەوە خەڵکی و هەتا کۆمەڵگەیەکی تەندروست و نوێیەکی تەندروست بەرهەم بێتن بێگومان ئەمەش بەتەنیا بە حکوومەت کردویانە و زۆر باشیش بەرەو پێش چوە لە ئێستادا بەڵام ئێستا بەتەنیا بەلایەنێک ناکرێت بۆی ئەمەش بڕیارماندا کە وەکو کۆمەڵە قوتابیەک کە هەموو بەشی پزیشکیمان تەواو کردووە بتانین ئەو هۆشیارانە لە ناو خەڵکی بڵاو بکەینەوە هۆشیارەکان بڵاو بکەینەوە دەست بەدەستی بڵین لەگەڵ حکوومەت و لەگەڵ خێرخواز و هەموو ئەو لایەنانەی کە پەیوەندیان هەیە بە بڵاوکردنەوە هۆشیاری باشە ڕێکخراوەکەی ئێوە ئەمڕۆ چەند دیاری کردووە بۆ کۆڕبەندە کۆڕبەندەکە ئەجنداکی چییە پلانەکانی چییە و چەند ڕۆژ بەردەوامە بێ تەمام وەکو باسمان کرد لە بۆ هۆشیاری ئێمە کار دەکەین و بە خۆی مانگیدا بە مانگی ئۆکتۆبەری پەمەی ناسراوە کە لە سەرتاسەری جیهاندا ڕێکخراوە جیهانیەکان ئەم مانگیان بە هۆشیارکردنەوەی خانمان و پیاوان بۆ شێرپەنجەی مەمک ناساندووە ئەمە لەو مانگەیدا بیدایەتی مانگەکە ینی هەموو مانگەکە بۆ ئەم چالاکی و بۆ ئەم هۆشیارکردنەوە کار دەکەین لە بیدایەتی مانگەکە هەستین بە کۆربەندێک ساز دەکەین ئەمڕۆ لە هەولێر کۆربەندێک ساز دەکەین بۆ ئەوی کە بزانین خەڵک چەند هۆشیاری هەیە بۆ شێرپەنجەی مەمک وەکو دەزانێت لەکوێوە بەڕێواچێ لە هەولێر لە هۆتێل ڕۆتانە ئەمڕۆ سعات 9 بەڕێوە دەچیت باشە ببوورە من ئەمە ئاوا زیانێری زیاتر لەسەر کۆربەندەکە وەرگین هەموو کەس ئەتوانێت بەشدار بێت یعنی بیبینێت کە ئەوانەی کە پانێڵێک تیا بەڕێوە بچێت بیبینن ئەو زانیاریانی لەسەر شێرپەنجە بڵاوکرێت نزیکەی 400 کەس ئەمڕۆ ئامادە دەبێت لە کۆربەندەکە ئۆپن ئیڤنتە ینی کراوەیە هەر کەسێک بیەوە کە معلومات وەربگرێت دەتوانێت بێ بەشدار بیتن و ئەو کەسانێک کە لەوەندە قسەی دەکەن هەموو پزیشکی پسپۆڕن لە بابەتەکە و باسی کێشەکان و باسی شێرپەنجەی مەمک دەکەن ئێمەش دەمانەوە لەو کۆربەندەی پاشەوەی کە کۆربەندەکە تەواو بوو هەڵمەتێکی سەرتاسەری ڕادەگەێنین بۆ هۆشیارکردنەوە لەو مانگە ئەو مانگە بە کاملی هۆشیاریەکەی بڵاو دەکەینەوە و ئێمە و کوڕەخرای خۆمان بە یارمەتی خێرخواز و بە یارمەتی سپۆنسەرەکانمان برۆشورمان چاپ کردووە نزیکی 2000 برۆشورمان چاپ کردووە کە دەتوانین بە زمانی شیرینی کوردی کە لە هەموو چالاکیەکان و لە هەموو هەڵمەتە هۆشیارکردنەوەکەی خۆمان بەکاری دەینین باشە کۆربەندەکە هەر ئەمڕۆ بەردەوامە بێ بەڵێ کۆربەندەکە ئەمڕۆ هاتە سعات 12 هەر کەسێکیش بێوێ دەتوانێت بەشدار بێتن باشە چی و چی باسەکرێت لە ناو کۆربەندەکە لە کۆربەندەکە باسی ئەو کێشانە دەکەین کە خەڵک هەیتیان و باسی ئەوە دەکەین کە شێرپەنجەی مەمەک ئەوە نییە بڵین ئەو ناوە گەورە نییە کە ئەوەندە لێ بترسێ ئەگەر زیاتر ئەمە فۆکەس دەخینە سەر ئەوەی کە خانمان هۆشیار بکەینەوە بۆی بست ئەگزامینیشن بکەن مامۆگرافی پێشوەختە بکەن و هەروە سێلف ئەگزامینیشن بکەن ینی بڵین هەر دەتوانن زۆر بە ئاسانی لە ماڵەوە هەندێک طریقە هەیە بەکاری بینین لە بۆی بزانن کە هیچ کێشێکیان هەیە لەو بابەتەیانە چەند پێشوەختە دیاری بکەی ئەو ئەکیت ئاسانتر لا دەچیتن و پێویستت لەوانێ بە دەرمانی کەمتربی بێدەک کەمتر دەبتەوە لە نانەکەلی نمونەتان هەیە لە سەرۆی کەسێک هەبێت تووشی شێرپەنجە بوو بێت یەکەچیش لەگەڵتان بێت و ڕێنمایی ینی هەڵبەت ئەو خۆی لە ناو دۆخەکەیە لە دۆخەکە تێگە ئەتوانێت زیاتر ڕوونکردنەوە با خانمان بە هاوڵاتیان برگێکی تایبەت لە کۆربەندەکە لە بۆماندانایە توژبوانی شێرپەنجە چاکبوان لە توژبوانی شێرپەنجەت ئەوانەی کە چاک بوونەوە و خانمێکیش لێوەندە لەگەڵمان بەشدارە کە باسی ژیانی خۆی دەکە کە لە پاش شێرپەنجە چۆن توانێتی بەسەر پێی خۆی ڕاوەستیتن زۆر باشە ڕێکخراوەکەی ئێوە لە پاش ئەم مانگە ئیدی باسی شێرپەنجە و هۆشیارکردنەوە ناکات یاخود بە چ شێوازێک باسیەکەن بە چ شێوازێک ئێوە هەوڵێن کە بەردەوامی بدەن بە بڵاوکردنەوەی ئەو هۆشیاریانە ئەکید ئێمە وەکو ئەو مانگە ئەو
بە بەردەوامی لەسەر ئەو شێرپەنجەیە کار دەکەین ئەمە مانگی دووش کاتێک کە لەسەر شێرپەنجە بە ئام کارمان دەکرد دیتمان داتاکانمان دیت کە لە کوردستان و لە جیهانیشدا دەتاین بڵین بەرزترین ڕێژەی توشبوونی شێرپەنجی مەمکە لێ بڕیارماندا کە ئێمە ئەو ئیڤنتی کە ساز دەکەین مانگێک نا چەند ساڵێک هەر بەردەوام دەبین ئەویش هەر لە ڕێگای سوشال میدیا و بڵاوکردنەوەی برۆشور و پۆستەرات و هەموو ئەوشتانی کە لەتوانێت خۆمادا هەیە باشە دروستە ئامارەکان گەشتونەتە چه ئاستێک کە ئێوە هەوڵی زیاتر و جددیتر بن ئامارەکان وەکو ئێستا بڵاوە لە هەشت ئافرەتێک ئەگەری هەیە بۆ توشبوون بە شێرپەنجە ئەگەری هەیە ئەگەری هەیە توش دەبێت ئەگەری هەیە کە توش ببێت لە هەر هەشت ئافرەتێک دروستە باشە جگە لە نەخۆشی شێرپەنجە ئێوە چ کارێکی دیکەکەن وەکو ڕێکخراوەکەتان وەکو ڕێکخراوەکەی خۆمان لە بۆ هۆشیاری ینی بێجگە لە شێرپەنجێ مەمەک هەموو نەخۆشیە بڵاوەکان ینی ئەسا کە دیتمان کۆڤید-19 کە هات زانیاری بڵین هۆشیارکردنەوە لەسەر چۆنەتی خۆپاراستن و چۆنەتی توشبوون ئەوانە هەموو بڵاومان دەکردەوە زیاتر ڕێکخراوەکەیمە هۆشیاریە ینی هۆشیاری لە هەرچ بابەتێکی تەندروستی بی ئێمە دەتوانین لەگەڵین و بڵایش دەکەینەوە باشە کاری ڕێکخراوەی هەڵبەت بە کۆمەڵەکرێت یاخود گروپێکن کێ سەپۆرتانەکە کێ هاوکارتانە بێ هەماهەنگیتان لەگەڵ کێیا بێت ئەو کەسانێک کە لەگەڵتان ئەتوان وەک پێویست ئێوە پشتیان پێبەستن دەتوانم بڵێم بە سوپاسگوزاریەوە هەتا ئێستا ئەمە 3 ساڵەکە بەردەوامین ئەو کارانەی کە دەکەین هەموو ئەو سپۆنسەرانی کە هیتمان هەموو ناوخۆنە سپۆنسەری ناوخۆنە و لەگەڵ هەرچی قسەمان کردبی ینی سەپۆرتی ئەوەی دەکە کە تەندروستی بەرەو پێش بچیتن لێ ئەمەشتانیتمان بەردەوام بین هەتا ئێستا و لقیشمان هەیە لە شار و شارۆچکەکان کە دەتوانین هۆشیاریەکان بەوانیش بگەینین نەک بەس هەولێر ینی سلێمانی دهۆک و هەڵەبجە و ڕانی و قەڵاتجێ کە دەتوانین هەموو هۆشیارەکان بگەینین باشە سەپۆرتکردنی دەرەکی چۆنە تا ئێستا پێتان گەیشتووە یاخود گرنگە هەتان بێ ئەکید گرنگە هەمان بی لە بۆی کە بتوانین زیاتر بەردەوام بین چونکە ئێستا ئەمە بەڕاستی ژمارەی ئەندامێکی زۆرمان هەیە هەمووش بە خۆبەخشانە کار دەکەین لە بۆی بتوانین کە بەردەوام بین لە بەردەوام بین لەو هۆشیارکردنەوە ئەکید پێویستمان بە سەپۆرتێکی ینی سەپۆرتێکی باش هەبی ئەکید یانی هیچ شتێک ناتوانانی بتوەستێنیتن ئەکید ئێستا ئەمە سەپۆرتمان هەبییان نەبی بەس ئەمە بڕیارماندایە کە بەردەوام بین هۆشیارەکەش هەر بڵاو بکەینەوە باشە ئەو کارەی ئەمڕۆیکەن هۆشیارکردنەوەی خانمانە لە شێرپەنجەی مەمەک هەڵبەت ئەو نەخۆشیە کولفە و پێویستی زۆرە پێداویستی پزیشکەکانی زۆرە ئێوە چاوتان خستۆتە سەر گرفت و پێداویستیەکان لەو بەشەیە ئەکییت ئێمە لەگەڵ زۆر شوێن قسەمان کردووە و بڵین لە بۆ دابینکردنی جیهازی مەمۆگرام لە بۆ کوردستان ینی نەک هەولێر ئیشاڵە بڵین جوابەکانیش ئەرێنینە دەتوانین ئەو ئیشانەش بکەین و هەروەها ینی ئەو ئامێرانەی کە بەکاریت لە نەخۆشخانەکانە لە نەخۆشخانە حکومێکە و تایبەتەکە هەمان ئامێری لەیە کە خانمان دڵنیا بەڵەوەی بتوانن لەوێ پشکنین بکەن بەڵێ ئەکییت هەمان ئامێری لەیە و ئەمە زیاتر ئەو هۆشیاری بڵاو دەکەینەوە دەمانێت خانمان نەگەنە ئەو ئاستەی کە بڵین بەکارهێنانی عیلاجیان بێتن یاخود بڵین ئەمەلیاتێکی گەورەیان بێتن دەمانێت خانمان لە ئاستێکدا ئەوەندە هۆشیار بن کە پێشەوەی بگەنە ئەو حاڵەتانەی کە پێویستیان بەکارهێنانی عیلاج بیتن بە خۆیان ینی ئەگەر بیدات چکە شێرپەنجەی مەمەک ئەگەر لە بیدات بزانی ئەوە بە شێوەیەکی زۆر ئاسان و بە دەرمان و پێداویستی زۆر بەسیت دەتوانین لای بدەیت هەڵبەت پسپۆڕی شارەزا و باشمان هەیە لەو بوارەیە کە خانمان دڵنیا بن لەوەی نەچنە دەرەوەی وڵاتیان ترسیان هەبێ علاجێکی باش نەکرێن ئەکییت هەیە لە هەولێر ئەوەندەی شارزا بم لە زۆر شوێن بڵێ سنتەری شێرپەنجەی مەمەک هەیە و سنتەری تایبەت بە شێرپەنجەی مەمەک لە هەولێر هەیە وەکو بڵێن سنتەرێکی تایبەت خانمان دەتوانن بچن لەوەندەر بە خۆڕایش ینی هەموو پشکنینەکانیان بۆ دەکرێتن بەڵێ خات و کاربین کەرخی سوپاس کە ئەمڕۆک و ئەندامی ڕێکخراوەکە لەگەڵ مابووی کە ئێوە هەستاون بە
ئەنجامدانی کۆڕبەندێکی گەورە بۆ هۆشیاری شێرپەنجەی مەمک جا ئێمە ڕاستەخۆ چینە سوپاس بۆ ئێوە من تۆ بەجێڵم و ئەچمە لای دکتۆرە سۆزان هۆشیار کە بەڕێوبەری سنتەری نەخۆشەکانی مەمکە و ڕاستەخۆ لە ناو کۆڕبەندەکەەوە لەگەڵمانە بێت دکتۆرە سۆزان بانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ پێم خۆشە سەرەتا بەشێک بی لەسەر ئەم ڕۆژە جیهانیە و ئەو چالاکیانەی کە پێویستە بکرێت لەم ڕۆژە و لەم مانگەدا. بڵێ بەیانی باش بەیانی هەموو لایەک باش ئێمە وەکو سنتەری نەخۆشیەکانی مەمەک هەموو مانجیدا چاڵاکی دەست پێ دەکرێتن بۆ هوشیارکردنەوە و پشکنینی پێشوەختە بۆ هەموو ئافرەتان هانی ئەو ئافرەتانە دەدەین کە هەموو مانگانە پشکنینی پێشوەختە بۆ خۆیان ئەنجامدن تاوەکو بتوانن ئەو خاڵە سەرچیانە ئاگداری بن کە هۆشداری دەداتن لە بۆی کە نامۆیەک هەیە لە ناو مەمکەکەی واتەیان نەخۆشیێکەیە یان بابرین نیشانەکەی لە نیشانە مەترسیدارەکان کە پێویستە ئافرەت بچی بۆ پشکنینی خۆی بە تایبەتی لەلایەن پزیشکەوە یان لەلایەن ئەو سنتەرانەی کە دامەزران بۆی پشکنینی خانمان بکرێتن تا بتوانین بە زووترین کاتەکە خوانە خواستە هەر نەخۆشیێک هەبێ بە زووترین کات چارەسەری بۆ دابین بکەین. ئێمە لەو مانگا زیاتر هۆشیاری بەرز دەکەینەوە زیاتر باسی ئەو خاڵە گرنگانە دەکەین کە ئافرەت پەیوەستە ئاگداری بیتون و چۆنیش هۆشیار بی و چۆنیش ئەنجامی بداتن. باشە دکتۆر من بە دەرفەت ێزام کە ئەمڕۆ زۆرترین پرسیار لە تۆ بکەم بە پێوەی کە پسپۆڕیەکەت تەواو چڕ کردوتەوە و لە هۆشیاریەکانی نەخۆشیەکانی مەمکە بەگشتی دکتۆر سۆزان ئێستا ئامارەکان ئەڵەن چی بە خانمان ئایا هۆکاری بەرزبوونەوەی ئەو ئامارانە چییە؟ هۆکاری بەرزبوونەوەی ئامارانە یەکەم خاڵ دەتوانم پێت بڵێم هوشیاری کە بەرز بۆتەوە ئافرەت زیاتر هوشیارە لەسەر تەندروستی خۆی هەر خاڵەکی مەترسن ترسنان کە پێشتری شواژۆم پێکرد کە ئەو خاڵی کە هەبێتن زووتر پەیوەندی بە سنتەرداکە. دوو دەتوانم بڵێم ژینگە سێ زۆربەی خواردنەکان مثلەن یان قەڵاوی ئەوانە چەند هۆکارێکی مەترسی هەیە کۆ دەبێتەوە لە ئافرەتێک کە دەبتە هۆی توشبوونی شێرپەنجە. تا ئێستش بەڕاستی با پێت بڵێم ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی هەولێر وەکو وەزارەتی تەندروستی وا لە پشکنیندانی و لە توێژینەوەداین تا بزانین هۆکاری بەرزبوونەوەی شێرپەنجەی مەمکچیە. باشە هیچ ڕێژەیەکتان لایە ئێستا ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مەمک چەنە لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ بۆ ساڵانی پێشتر بە ڕێژەیەکمان بڵێ من وەکو سنتەری خۆی بڵێ ڕێژەی سەرەکی لەلایەن وەزارەتی تەندروستیە بەڵانەچینێکە ڕێژەی سنتەری نەخۆشیەکانی مەمک من وەکو پەروبەری سنتەری نەخۆشیەکانی مەمک تا ئەو ساتە لەبەرەوەی ئێمە جارێ سێ مانگمان مایە بۆ سەرە ساڵ لە مانگی یەکەوە تا مانگی نۆ 33 ئافرەت دەستنیشان کرایە وەکو شێرپەنجەی مەمک لە کۆی گشتی 6508 ئافرەت کەوانە هەموو پشکنینیان بۆ ئەنجام درایە و بە هەموو قۆناغەکاندا ڕۆیشتینە لەوانیان 33 ئافرەتیان تووشی شێرپەنجە بووینە خۆشبەختانەش هەمویان لە قۆناغی چارەسەر بە خۆشحالیەوە باشە. دکتۆر سۆزان ئێستا خانمان زۆرێک لە گرفتەکانی مەمکیان کە تووشە بێت ئەترسن لە پشکنین ئەترسن لاوەی کە مەمۆگراف بکەن ئەوە حاڵەتێکی زۆر باو دیار هەیە لە ناو خانماندا ئێستا ئەویش ئازارە لە مەمکدا. ئایا هەموو ئازارێک بێ پێی بوترێ شێرپەنجە یاخود ترسی هەبێ لەوەی کە پشکنین نەکات؟ خۆی بەداخەوە کە ئەو ئاماژەت بۆ خاڵە کرد ڕاستە هەموو ئافرەتەکان کە ئانی پەیوەندیش بە ئێمە دەکەن ترسی سەرەکییان لە پشکنی ئەنجامدانی پشکنینی مامۆگرافیە و دووەم خاڵش ترسیان لەوەیە کە باسی شێرپەنجە بکریان باسی هەر نەخۆشیەکی مەمک پێشووی سەرەکی ئێمە دەبێ باری دەرونی و ئافرەتە ئارام بکەینەوە پاشانیش ئەو ئازاری کە هەیەە شرت نییە چکە یەک لە خاڵە سەرەکیەکان شرت نییە شێرپەنجە کە ئازار بووی ئەنی ئەوە شێرپەنجەیە لەوانەیە نیشانێک بیتن واتە پێش سووری مانگانە ئافرەت ڕەچاوی جانێکی زۆر دەبی جاروێ ئیلتیهابی دەبی جاروێ هەوەی مەمک واتە قونێر کە دروست دەبیتن لە کاتی شیردانیان لە کاتی شیرنەدان ئەوانە هەمووی دەبتە هۆکاریژان زۆربەی ئافرەتان کە دێن پەیوەندی بە سنتەر دەکەن یان پەیوەندی بە پسپۆریەتی پزیشکی مەمک دەکەن زۆربەیان ژانیان هەیە بەڵانەچینەکە ئەوانی ژانیان هەیە زۆربەیان شێرپەنجە نین تەنانەت نیشانەکە لە یەک لە نەخۆشیەکانی مەمک. باشە کەواتە کاتێک ئازارێک دروستە بێت لە سنگدا خەڵکەڵەن مادەم ئازاری هەیە هیچ مەترسە ئەبێ گوێشی پێنایەت مادەم ئازاری هەیە؟
نەخێر ونمەوەکو باسم کرد و ئاماژەشم پێکرد هەر نیشانەیە کە لەمەم بە دەرکەت باشترین وایە بە زووترین کات بە زووترین کاتیش وا ئەوە نییە کە دڵە ڕاوچەی هەبیتنیانەوە باشتر وایە کاتێک بۆ خۆی دانێ زووترین بیتن تاواکو پشکنینی خۆی بکاتن زۆر جار ئێمە دێتە لامان قۆناغەکی زۆر پێشکەوتی شێرپەنجەیە و ژانی هەیە لی دەپرسین خاتون بۆ پەیوەندیت بە ئێمە نەکرد دەڵێ وەڵاهی دکتۆرە ئەم ژانم هەبوو پێم یانگۆ ئەگەر ژانت هەبی پێویست ناکا بچی شرت نییە ئەگەر ژان هەبوو ینی ئەوە شێرپەنجەیە و شرتیش نییە ئەگەر ژان نەبوو کەواتە شێرپەنجەیە وەکو ئاماژەم پێکردەوە ئەلێرەش وەکو ئەوە بە هەموو ئافرەتان دەڵێم هەر نیشانەیەک لە مەمەک دروست بوو پێویستە پشکنین بۆ خۆی ئەنجام بداتن ژانیش واتای ئەوە نییە کە شێرپەنجەیە یان خاڵەکی مەترسیدارە بۆ نەخۆشیەکانی مەمک باشە دکتۆرە باسی هۆکارەکانمان کرد ژینگە کاریگەری هەیە و خواردنەوە کحولیەکان جگەرە تەمەن یاخود قەڵەوی هەموو ئەمانە بەڵام ئێستا دیاردێکی دیکە هەیە ئەویش بەکارهێنانی سلیکۆنە بۆ یاخود سلیکۆن بەکارهێنرێ بۆ مەمەک ئەمە کاریگەری هەیە لەسەر توشبوون بە شێرپەنجەی مەمەک نەخێر تا ئێستا هیچ توێژینەوەک باسیەوەی نەکردیە کە سیلیکۆن دەبێتە هۆکاری توشبوون بە شێرپەنجە چکە زۆربەی ئافرەت با بڵێن ئەوانی مەمچیان هەڵدەگیرێ پاش ماوەی قۆناغی چارەسەریان جوانکاریان بۆ دەکرێت زۆربیان جوانکاریان بە سیلیکۆن بۆ دەکرێت کەواتە ئەوانی جوانکاریان بۆ دەکرێت بە سیلیکۆنمانای ئەوە نییە کە تووشی شێرپەنجە بن چکە ئەو مادەیە کە سیلیکۆنی لێ دروست دەکرێتن هیچ گۆڕانکارێکی لەسەر ڕوونادا لە چەزەستەی مرۆڤ لەبەرەوەی بە چەند پشکنیندا ڕۆیش تێپەڕی بووە ئینجا دەستیان پێکردو بەکاری بێنن بۆ مرۆڤ باشە چارەسەریەکان بۆ نەخۆشی شێرپەنجەی مەمک لە چه ئاستێکایە بە تایبەت چارەسەری دەرمانیەڵم چارەسەری پزیشکیەڵم بەڵێ چارەسەرەکان وەکو باسمان کرد چەند قۆناغەکە هەتمان قۆناغی نەشتەرکەری قۆناغی چارەسەری کیمیاوی قۆناغی تیشک قۆناغی چارەسەری هۆرمۆنی خۆشبەختانە ئەو چارەسەری نەشتەرەگەریانە لە هەرێمی کوردستان و لە سنتەری مەمک لە نەخۆشخانە حکومیەکان هەمووی بەردەستە هەروها بەنسبەت ئەو چارەسەرە دەرمانیانە کەوەی من ئاگادارم ئەو نەخۆشانەی کە پەیوەندی بە نەخۆشخانەی نانەکەلی دەکەن یان بەشی شێرپەنجەی لە نەخۆشخانەی ڕزگاری ئەو پێداویستی دەرمانانە هەمووی هەیە و خۆشبەختانە هەمووشی بەردەستە بۆ نەخۆشەکان. باشە بە خۆشحاڵیەوە کەەوە لە هەرێمی کوردستان هەموو چارەسەرەکان بەردەست ئەگەر هەبێ لە جیهاندا. دکتۆر سۆزان بەشێک لە چارەسەری دەرونیە ئایا چارەسەری دەرونی تا چەند پێویستە بۆ نەخۆشەکە و لێرە بە پێویست ئەدرێ بە نەخۆش چارەسەری دەرونی بەلای منەوە وەکو پسپۆر گرنگترین قۆناغا لە چارەسەری نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەوە یەکەم خاڵە خۆشبەختانەش ئەو پسپۆرانەی کە دەستنیشانی نەخۆشیەکە دەکەن پێشوەختە دەست پێ دەکەن بە باری دەرونی نەخۆشەکە ئارام دەکەنەوە تی دەگەینن کە ئەو نەخۆشە ئاساییە ڕاستە تۆزێ ناوەکەی قورسە بەڵانەچینێکە خۆشبەختانە شێرپەنجەی مەمک لە هەموو قۆناغەکانەوە چارەسەری هەیە فەکە باری دەرونی نەخۆشەکەت ئارام کردەوە ئافرەتەکە دەتوانیت قۆناغەکانی چارەسەری هەمووی بە جوانی و بەڕێکوپێکی تەواو بکاتن. باشە دکتۆر سۆزان تۆ ڕێنمایی چییە بۆ خانمان بە تایبەت لەم مانگەدا پێویستەکە چۆن هۆشیاری بڵاو بکرێتەوە بە ناو هاوڵاتیانە؟ بەڵای منە لەو مانگەنانە من لە هەموو مانگەک دەڵێم شێرپەنجەی مەمک هەموو کاتێک هەیە تەنها مانگی ئۆکتۆبەر ئەوە نییە ئێمە هۆشیاری ئافرەتان بەرزکەینەوە لە مانگیدا هەموو ئافرەتەك پەیوەندی بە ناو سنتەری نەخۆشیەکانی مەمک بکیان بە نەخۆشخانەکانیان بە پزیشکەکان تەنها مانگی دە نییە بۆی ئافرەت پشکنینی خودی مانگانەی خۆی بکاتن بەڕای منەوە هەموو مانگەک ئافرەت پەیوەستە پشکنینی خودی مانگانە بکات کە تەنها سێ خولەکی لێ دەبات لە ماڵەوە ئەگەر هەر شتێکی نامۆی دیت ئینجا ئەو کاتە پەیوەندی بە پزیشک بکاتیان بەو سنتەرانەی کە تایبەتە بە نەخۆشیەکانی مەمک دووبارە دەیلێمەوە نەخۆشی مەمک تەنها لە مانگی ئۆکتۆبەر نییە هوشیاری تەنها لە مانگی ئۆکتۆبەر نییە مانگی ئۆکتۆبەر زیاتر جەخت دەکەینەوە کە هوشیارەکە بەرزکەینەوە بەس باشتر وایە هەموو ساڵەکە هەموو مانگەک هەموو ئافرەت پێویستە پاش سووری مانگانە پشکنینی خودی مانگانەی بۆ خۆی بکات لە ماڵەوە کە تێ سێ خوڵەکی دەباتن پاشە نەگەر هەر خاڵەکی نامۆی دیت ئەو کاتە پەیوەندی بە پزیشک ببکە. باشە دکتۆر پێم خۆشە لەگەڵ ئەوەی کە پشکنین بکرێ
دڵنیایی بێ بە هاوڵاتیان ئایا خۆپارێزی تەواو هەیە لە شێرپەنجە ئەتوانی بڵێ من ڕێگەیەک ئەگرمە بەر کە تووشی شێرپەنجەی مەمک نەبم. خۆپارێزیەکان یەکەم خاڵ دیسان دەگەڕێمەوە پشکنینی خودی مانگانە خواردنی تەندروست زۆر جاریش نەخۆش هەیە دەڵێ ئەمن هەموو خاڵە خۆپارێزیەکانم کرد و تووشی شێرپەنجەش بووم ئەوە دەگەڕێتەوە هۆکاری سەرەکی کە تا ئێستا نادیارە چکە ئەمە ئەو خاڵانەی کە تووشی شێرپەنجە دەکە تا ئێستا هۆکاری سەرەکی دیار نییە تەنانەت چەند خاڵی ڕێگە خۆشکەر هەیە وەکو ئاماژەمان پێکرد لە بیدایەتی بەرنامەکە بەڵانە چینێکە زۆر جار ئەو خۆپاراستنە ئەگە دەستنیشانش بکرێت لە قۆناغەکی زۆر سەرەتایی دەبی کە بە چارەسەرێکی زۆر ئاسان و ڕێگایەکی زۆر ئاسان ئافرەتەکە چارەسەر دەکرێت و قورتار دەبی لە نەخۆشی شێرپەنجە. باشە دکتۆرە بەپێی زانیاریە تەندروستیەکان لە هەر 200 پیاوێک ئەگەریەوەی هەیە کە تووشی شێرپەنجەی مەمک بێ وە مەترسیەکان لەسەر ئەوان چۆنە ئایا ئەو پیاوەکە توش ئەبێت بە هەمان شێوەی مەترسیەکانی خانمێکە گەر توش بێت چارەسەریەکان بۆ ئەو خێراترە یاخود جیاوازێکی چییە؟ خۆی ئافرەت و خۆی لە 100 مرۆڤ 99یان ئافرەت بێت یەکەچیان پیاو دەبێتن پیاویش بە هەمان قۆناغەکانی چارەسەر دەڕۆن بە هەمان قۆناغی پشکنین دەڕۆن بە هەمان ئەو قۆناغانەی کە پێویستە پشکنینیان بۆ بکرێتن بەڵام کە لە پیاوان دەستنیشان دەکرێت مەترسی ئەوەیە کە زووتر تەشەنە بکایان بڵاو بێتەوە لەبەرەوەی شێوازی مەمچی پیا و فەرقی هەیە لەگە شێوازی مەمچی ئافرەت بۆیە ئەگەر هەر پیاوەچیش هەستی بە هەر نامۆیە کرد لە مەمکەکانی پێویستە زووتر بە زووترین کات پشکنین بەخۆی ئەنجام دات. باشە نیشانەکانیشی هەمان نیشانەی ژنانە کە دەرەکەوێت؟ بەڵێ مهمترین نیشانەی گرنگترین نیشانەی ئەوەیە دروستبوونی گرێ و زووش هەستی پێدەکا لەبەرەوەکو ئاماژەم پێدا کە شێوازی مەمچی ئافرەت فەرقی لەگە شێوازی مەمچی پیا و ئافرەتەکە زووتر هەستیار دەبی زووتر هەستی پێدەکا. باشە دکتۆرە سۆزان لە سنتەرەکەی ئێوە پشکنین بۆ پیاوانی ژەکرێت یاخود ئەگەر حاڵەتێکی وا هەبوو چارەسەر و قۆناغەکانی بە دوای یەکدا بە هەمان شێوەی خانمێک بۆ دەکرێت؟ بەڵێ با بڵێن بۆ ئەو ساڵە نزیکەی 10 پیاو هاتن پشکنینی خودی مانگانەیان خودی خۆیان کرد و پشکنینەکانیان بۆ ئەنجام درا خۆشبەختانەش یەک دانیان نەخۆشی شێرپەنجەی هەبوو ئەویش خۆشبەختانە لە قۆناغی چارەسەرە و لەخوا بە زیادوی کۆتا قۆناغی چارەسەریتی چونکە من ئاگادارم لە نزیکەوە. باشە دکتۆرە سۆزان ئەمڕۆ ئێوە بەڕێستان بەشدارن لەو کۆڕبەندەدا گرنگترین خاڵ و ئامانجی ئێوە چیە لە ناو کۆڕبەندەکە کە باسی کرد؟ گرنگترین ئاماز لەسەر دروشمی بەیەکەوە بەهێزتر دەبین واتە ئێمە لەگەڵ ئێوە کە هوشیاری بەرزکەینەوە بۆ ئەفخانمانە هەروە باسی ئەو خاڵە گرنگانە بکەین بۆ پشکنینی پێشوەختە باسی قۆناغەکانی چارەسەر بکەین و باسی ئەو خاڵانە بکەین کە بوویتە ترس ناکەچی ترس و شڵەژاوەکی زۆر لە ناو ئافرەتان کە تووشی شێرپەنجە بوو واتە کۆتایی ژیانە کە تووشی شێرپەنجە بوو تەواو ئەو ئافرەتە ژیانی نەما باسی چۆنێتی چارەسەری و هەروە ڕوونکردنەوە دەکەین لەسەر ئەو قۆناغانەی چارەسەر خۆشبەختانەش باشوەی کە قۆناغی چارەسەری تەواو کرد جوانکاری هەیە کە ئێستا ئافرەت پێویست بۆی نەماکە مەمکە چیلاردرا تا هەتایی بێمەمەک بووینێ پاشوەی کە قۆناغەکانی چارەسەری تەواو کرد دەتوانێت جوانکاری بۆ خۆی ئەنجامدا و وەکو ئافرەتێکی ئاسایی لێبێتەوە. باشە سپاس دکتۆرە سۆزان هۆشیار بەڕێوەبەری سنتەری نەخۆشەکانی مەمک کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ خۆشەواوی خانمانی زۆر سپاس. سپاس. زۆربەی کات ئێمە پێویستەکە لە کاتێکی ئاوادا ئاگدار بین هۆشیار بین لەسەر ئەو هەڵمەتانە جا هەر ئەم مانگەنە بێ مانگەکانی داهاتوو تریش بێکە لەبەر تەندروستی خۆمان بتوانین ئەو جەخت بکەینەوە لەسەر هەموو ئەو ڕێنماییانە وێ ئێمەش هەمیشە لە ڕێگەی پرۆگرامەکانمانەوە لە ڕێگەی بەرنامەی تابێتی تەندروستیەوە گرنگی زیاتر دەدەین با تەندروستی ئێوە. با لە بابەتی نەخۆشیەکان و تەندروستی کەمێک دوورکەوینەوە باسی واکەین کە زاریای تەمەن 11 ساڵ منداڵێکی سلێمانیە و لە پێشبڕکێکدا کە زۆرێک لە بەهرەداران تێدا بەشدار بوون ئەم منداڵە توانی لە ماوەی 8 خولەکدا وەڵامی 100 پرسیاری بیرکاری باتەوە. مناڵەکە لە ئاستێکی دەگمەنی زیرەکیایە و داواکرێک کە گرنگی زیاتریشی پێ بدرێت.
زاریا تەمەنی 11 ساڵە دەتوانێت لە ماوەیەکی زۆر کووردا هاوشێوەی بژمێرێک ژمارەکان کۆبکاتەوە. وانەی بیرکاری بۆتە گەورەترین خولیای ژیانی. زۆر حەزەکەم وەکو ئەینشتاین لە بیرکاریە زۆر زیرەک بم. بەردەوام بە پرسیارم هەل دەکرد و قەتیش نەوەستام. باوکم هەمیشە لێکردم بەردەوام بم و قەت سنوورێک بۆ تواناکانم دانەنێم. لە پێشبڕکەیەکی ماجیک ماثدا کە تایبەت بوو بە ئاستی بەهێزی بیرکاری، زاریا لەسەر ئاستێکی فراوان پلەی یەکەمی لە قۆناغی چواردا بەدەستهێناوە. لە پێشبڕکەیەکدا کە زۆرێک لە بەهرەداران تێیدا بەشدار بوون، توانی لە ماوەی 8 خولەکدا وەڵامی 100 پرسیاری بیرکاری بە دروستی بداتەوە. لە پێرارەوە هاوڕەکانی لە مەکتب ناویان ناوە زاریا گۆگڵ، چکە پرسیارێک نییە لێی بکەیت و ئەو نەتوانێت جواب بباتەوە لە هەموو بوارەکانە. هەر شتێک کە ببێتە مەراقی خۆی دانیشێت سێرج بە دوایەکە بزانێ ئەمە مەسەنەن لە زانستی جیهانیا چۆن باس کراوە، چۆن باز دەکرێت، زۆر جاریش دانیشێت لەسەر ناخواردن ئەو زانیارانە بە خۆمان نەڵێت توشتی واڵێ چۆنەڵی زۆر تازەیە بۆ ئێمە. یعنی ئێستا زاریا نمایندەی باکووری عێراقا بۆ پێشبڕکێی نێودەوڵەتی لە دوبەی کە لە مانگ 11 سازەکرێ. ئەو کاسی کەوریشی گرتووە هەر لەو پێشبڕکێی یاویانەتێ. ماجیک ماث لە 72 وڵاتی جیهاندا بمەبەستی پەرەپێدانی توانەکانی مێشک وەکو پرۆگرامی خوێندن دەگوترێتەوە. پرۆگرامی ماجیک ماث پرۆگرامێکی جیهانیە کار لەسەر مێشکی منداڵەکات بە تایبەتی لە نێوان تەمەنەکانی 5 ساڵ تاکو 7 ساڵەکات و هەروە بۆ کەسە بە تەمەنەکانیش زۆر باشە، بەڵام ئەمە هەستەکەیشمان لەسەری کردووە منداڵ بووە. ڕاستیەکەی من هەر لە بیدایەت یەکسەر ڕاستەخۆ بۆم دەرکەوت بن تقریبان بڵێن هەفتەیەک زاریان بۆ دەرکەوت، چونکە هەر شتێکم پێ ئەیات لە توانای خۆی زۆر هینتر بوو، کەمتر بوو ئەو داوای زیاتری ئەکرد. یعنی خۆی بەس من هەستم پێ ئەکرد بابەتەکە ئاسان بوو بۆ ئەو داوای شتی زیاتری ئەکرد، یعنی زیرەکی مناڵەوەیە کە داوای شتی گرانتر و قورستر ئەکات، حەزەکە شتەکە قورستر بێ بۆی هەلیکە ئەنجامەکەی بەدەست بێنێت. منیش ئەمەم لە زاریا بەدی کە ڕاستیەکەی مەرجنیە تەنها منداڵانی بەهرەدار بەشداری ئەم جۆرە پرۆگرامانە بکەن، بەڵکو دەشێت هەر کەسێک کە لەوانەی بیرکاریدا لاواز بێت لە ڕێگەی ماجیک ماثەوە برەو بە توانەکانی مێشکی بدات. نیان بارزان، کوردستان 24 سلێمانی. وەک هەمیشە بەیانی 24 پڕیەتی لە بابەتی هەمەڕەنگ، کلتوری، هوەری، ئەدەبی، تەندروستی ئەم جارەینە سەر بابەتی ئابووری. ئەوش باسیواکەن کە لە عەمانی پایتەختی شانشینی ئوردن کۆڕبەندی ئابووری و بەرهێنانی ئوردن و هەرێمی کوردستان بەڕێواچێ، هەر بۆیە شاندێکی باڵای هەرێمی کوردستان و بەرهێنان و بازرگانانی هەرێم بۆ ماوەی 3 ڕۆژ بەشداریەکەن. لە ڕۆژ یەکەمە بۆ پتەوکردنی پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان ئوردن شاندەکە گرەبەستێکی لێکتێگەیشتنیان واژۆ کردووە. و بڕیارە لە ڕۆژانی داهاتووشە بە مەبەستی زیاتر هاندانی و بەرهێنەران شاندەکە لەگەڵ بەرپرسانی و وڵاتە چەندین دیدار و کۆبوونەوەی دیکەش ئەنجام بدەن بتوانن لەو ڕێگەیەوە بیر و بۆچوونی بازرگانی و لێکتێگەیشتنی زیاتر لە ڕووی ئابووریەوە ئەنجام بدەن. بۆ پتەوکردنی پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و شانشینی ئوردن گرێبەستێکی لێکتێگەیشتن واژوو کرا. بەو هۆیەوە چاوەڕوان دەکرێت وەبەرهێنەرانی ئوردن بێنە هەرێمی کوردستان و لە سێکتەرە جیاوازەکاندا وەبەرهێنانێکی زیاتر بکەن. دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانیش دووپاتی دەکاتەوە کە یاسای وەبەرهێنانی هەرێم بۆ وەبەرهێنەرە بیانیەکان هاندەرێکی باشە. ناوڕۆکەکەی ئەوەیە کە ئێمە بتوانین لە بواری استثماری، لە بواری تیجارەت، لە بۆ هەموو مەجاڵاتی اقتصادی پەیوەندی ئابوووریەکان پەیوەندیەکان بەرەو پێشەوەتر ببین، یعنی لە هەردوو لا ئێمە بتوانین سوود لە توانای دارایی، توانای ئابووری هەردوو لا وەرگیرێتن لە علاقەی بینی مستەثمرین لە وڵاتانی دنیا تجارات علاقاتی سیاسیش باشتر دەکات. طبعا ئێمە لەگەڵ ئوردن علاقاتی سیاسی زۆر باش لە بینی سەرکرداتی سیاسی کوردستان جنابی سەرۆک بارزانی، جنابی کاک مەسرور بارزانی، جنابی کاک چێربا بارزانی علاقاتی شخصی لەگەڵ مەلیکی ئوردن، علاقاتی دۆستایەتی و برایەتیان هەیە و پێشتریش الحەمدولیلا هەبووە. کۆمەڵەی خاوەنکارانی ئوردن لەگەڵ یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان دوای ئیمزاکردنی لێکتێگەیشتنەکە هەماهەنگی و دیدار و کۆنفرانسی نێوانیان زیاتر دەکەن.
هەروەها هەردوو لە ئەندامەکانیان هان دەدەن تا لە پرۆژە هاوبەشەکاندا بەشداری بکەن. ئەم هەنگاوەش بەلای خاوەنکارانی ئوردنەوە ئاسانکاریەکی باشە بۆ پێشخستن و پەرەپێدانی کاری وەبەرهێنانی هاوبەش. جميع جهات الأعمال الدولية اليوم وقعت مع اتحاد کۆمەڵەکەمان لەگەڵ شتی خاوەنکارانی کوردستان ڕێکەوتنێکی هاوکاریمان واژوو کردووە. ئەوەش دەستپێکی کارمانەکەی بەڵام دیدارەکانمان گرنگترن بۆ وەرجێڕانی ناوەڕۆکی ڕێکەوتنامەکە. پێم وایە هەڵێکی گەورە بۆ خاوەنکارانی ئوردنی هەیە تا وەبەرهێنان لە کوردستاندا بکەن. یاسای وەبەرهێنانی ئوردنیش تازەیە و هەڵێکە بۆ ڕاشێشانی وەبەرهێنانی کوردستان. ئوردن لە بواری تەکنۆلۆژیای زانیاریدا لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانەوە هیوادارم لەم دوو سێ ڕۆژانەدا گرێبەستی زیاتری هاوبەشی واژوو بکرێت. پشت بەخوا سەرەتایەکی باشە ئومێدەوارین بەم زوانە لە هەولێری دیداری هاوبەشمان هەبێت. هەرێمی کوردستان بۆ گرنگیدانی زیاتر بە کەرتی وەبەرهێنان ئەم جارە لە عەمانی پایتەختی ئوردنەوە بانگێشتی وەبەرهێنەران دەکات. ڕێگەی هاتنیشان بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان پیشان دەدات. بۆ ئامانجەی قەبارەی وەبەرهێنانی ئوردنی لە هەرێمی کوردستان فراوانتر بکات و دەرفەتی هەلی کاریش زیاتر بکات. ئارام بەختیار، کوردستان 24 عەمان. لە ئوردنەوە دەچینە غەزە با سێواکەین کە زیاتر لە 10 هونەرمەند لە غەزە بە شێوازێکی جیاواز دۆخی ژیان و وە کێشە و ئاڵۆزیەکانی شارەکان لە پێشەنگەیەکی هونەری نیشان دەدەن. ئەم چالاکیە لەلایەن کۆمیتەی خاچی سووری نەودەوڵەتی ڕێکخرابوو کە بەرهەمی هونەرمەندەکانیش گزارش بووە لەسەر نیشاندانی کاریگەریە نەرێنیەکانی جەنگ و ئاڵۆزیەکان لەسەر کەرتی غەزە. هەموو کات هونەرمەندان لە هەر شوێنێک بن بە تایبەت دۆخی وڵاتەکان و ئەو ژینگەی تێدان لە ڕێگەی هونەرەکانەوە نیشانی دەدەن. ماذا لو كان السجن إلهاما؟ قالوا زندان دكارة إلهامي ببخش مروفان أذا هزرا بيشانجهكا هنريا هفچرخه جداد قالوه چندا دبيجن آزادي إلهامي دده هنرمندان و جاره بحثا زندانكا 365 كيلومتر دو جايه كو زيدتري 2 مليون مروفان تعداد جين دبيجنه كرت غزة. أفضل علبة سردين كونها تشبه مدينة غزة من ناحية جبلي فان قوديان مچت دينادي وكا غزة هر چار آلين و دور پیچکری بهنه برچاف. سفر چون و هاتن و ماسی گرتن دریای دا همی قدغن السر هولاتیان. جبر وی چنده دخازم دریاوان قودیان دا چندین پرسنگری دای بغزه و بگهینم جهانه. بداخله عدة قضايا خاطب العالم من خلاله. معرض مبني للمعزول پیشانگه آواهیک بو وقتیایان 12 هنرمندین کو ژیان خوش بوون هیان نها دناف 4 دیواران در بازکردن بجدارن. نینراتی آوان پرسو قیرانان دکن اوین ده انجام و وقتیان جیهان چه بوین. دره هنرک جدادا. الفنانات والفنانين من قطاع غزة والذين هنرمندان دريا هنري وينكشي و هنرين ديجيتالي وان ايشو آزارا نشان ددن اوين 15 سالات دا درباس دبن اكل سر پنجج ولاتين فلسطيني گنجن و جيانا خودا بتنه سنورين دور پیچکری دیتنا و جيهانا جدر و هاتنا وقتيان حياتهم سوى حدودا مغلقة وحياة معزولة عن العالم. لا يرغب هؤلاء الفنانين وان هنرمندان نوین بتنه چند بسیاران بکن و برسوه بدن بلکو دخازن پانورامای که لسر روشگارا ایرو هیوین دهاتی آوا بکن. الواقع والأمل صرخة حرية يطلقها فنانون يرسمون هنرمند گازیکا آزادی در تخن دبیجن جیهانه زندان نبتنه دناوا 4 دیواران دایه دبه تو دناف مال و نشتیمان خداجی یه زندان کریبی. ووطنك بها طباسي كردستان بالسوچار غزة فلسطين. هنر هەمیشە لەو کاتانەدا ڕۆڵی هەبووە کە دۆخی سەخت خوڵقاوە یاخود دۆخێکی قورس و جەنگ لە ئارادا هەبووە. ئەو کات ئەو سەردەما هونەر ڕۆڵی خۆی گێڕاوە. لە هەرێمی کوردستان هونەرمەندان کاتێک کە ئەیانەوێت هونەرەکەیان بکەن یاخود لە ڕێگەی هونەرەکانەوە خەبات بکەن چەندین مەتریاڵیان هەیە لە بەردەستە لە برۆی ئەمەندە ئێمەی کوردستانیان مەرگ و کارەساتمان بەسەر هاتووە کە بەشی دەیان ڕۆمان و فیلم و چیرۆک و
هوەری شێوەکاری هەتا دواتر جۆرەکانی هوەرەگرێتەوە. بۆیە هەمیشە بتوانین ژیان بە هوەرەوە جوانتر بکەین، هەمیشە ژیانمان بە هوەریانە بەڕێ بکەین. ئەمڕۆژ بەرگە بابەتەکانی بەیانی 24 پێشکەشکردن تا بەرگەیەک یاخود بەرنمەیەکی دیکە هەمیشە تەندروست باش بن و لە خۆشیدا بمێنن. ماڵەوە.